34 ساڵ لەمەو پێش ڕژەمی بەعز بە مەبەستی کەپکردنی هەستی نەتەوایەتی و شۆڕەژێڕی خەڵکی باڵەکایەتی پرۆسەی ڕاگواستنی دانیشتوانی ناوچەکەی دەست پێ کرد. دانیشتوانی سەردەم گوندەکانی باڵەکایەتی بە چەند قۆناغێک ڕایگواستن بۆ ئۆردوگا زۆرەملێکان و بەشێکیش بۆ ناوەڕاست و خواروی عێراق و دوا جاریش تەواوی گوندەکان لەگەڵ زەوی تەخت کران. دانیشتوانی باڵەکایەتی سەرەڕای ئەو قوربانیە زۆرەی لە پێناو ئازادی کوردستان داویانە ئاوری جدیان لێ نەدراوەتەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە و لە ئێستا بەدەستکەمی خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنن. حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە ئاو کارەبا و لە پرۆژە سەرەتاییەکانی کە پەیوەستن بە ژیانی خەڵکی شارەکە تاکو ئێستا کەمتەرخەم بووە. ئاشکرایە کە ئەم ناوچانە لە ئەنجامی سیاسەتی داپڵۆسێنەرانەی ڕژێمی بەعس لە ڕابردوودا توش و زەرەر و زیانێکی زۆری مادی معنەوی دەرونی بوونەتەوە خەڵکی ئەم ناوچانە و قوربانیەکی زۆری ئەم خەڵکە درا و خەڵک ژێرخانی ئابووری تێکچوو 26 ساڵە ئێمە لەو شارێ ئەژین هێشتا نەگەیشتنەوە ژێرخانی ئابووریەکەی ساڵی 82. سەرەڕای ئەو قوربانیە زۆرەی دانیشتوانەکەی نەتوانراوە شاڵاوی ڕاگواستنی باڵەکایەتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە جینۆساید بناسرێ. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوان لە بەرنامەیان بووە کار لەسەر بە جینۆساید ناساندنی ڕاگواستنی باڵەکایەتی بکەن، بەڵام پەکخستنی پەرلەمان ڕێگر بووە. یەکێک لە بەرنامەکانمان بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان بەداخەوە کە پەرلەمانی کوردستان لە کارخرا دەنا یەکێک لەگەڵ خەڵکێکی ڕیسپی و پیاوە ماقول و خەڵکێکی ڕێکخراوەکان لەوەدا بووین کە ئیش لەسەرەوە بکەین کە ئەو بابەتە بە جینۆساید بناسیێنرێتن، چونکە ئەو زەرەر و زیانەی کە بە باڵەکایەتی کەوتووە ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ شوێنەکانی دیکە غەیری هەڵەبجە و لەگەڵ زۆربەی شوێنەکانی دیکە خەڵکی باڵەکایەتی هەم لە ڕووی تەزحیەی کوبڵی هاوڵاتیان و تەسەی زۆریان داوە و قوربانی زۆری داوە. شاڵاوەکانی ڕاگواستنی باڵەکایەتی بە چەند قۆناغێک دەستی پێکرد. سەرەتا لە ساڵی 1970 دەستی پێکرد بەشی هەرە زۆری ئاواییەکانی گرتەوە کەوا زیاتر لە 94 گوند بوون. دواتر لە ساڵی 1970 ناحیەی سمیلان و دۆڵی ڕوستی گرتەوە و ساڵی 1983 دوا قۆناغی ڕاگواستن بوو کەوا تەواوی باڵەکایەتی بە قەزای چۆمانیشەوە کەوا سەنتەری باڵەکایەتیە بەرشاڵاوی ڕاگواستن کەوتن. سەرجەم هاوڵاتیانی بەسەر کۆمەلگا زۆرەملێکانی هەولێر و سلێمانی و دهۆک دابەشکران. باڵەکایەتی بە دووری 180 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر. قەزای چۆمان هەر یەکە لە ناحیەکانی حاجی ئۆمەران، گەڵاڵە و قەسرە و سمیلان و 116 گوند لەخۆ دەگرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.